لێدوانەکەی مەشعەل هەرای حماس دژە کوردە لە دیداری دیمەشق بۆ کتێب و فەرهەنگ. خالید مەشعەل سەرکردەی دەربازبووی حەماس و بەرپرسی مەکتەبی سیاسی بزوتنەوەکە با لێدوانێکی لە جیهانی ئیسلامیدا هەرای نایەوە و کورد و دروز و عەلەویەکانی لە خۆی تووڕە کرد. مەشعەل گوتی ئیسرائیلەکان دژ و دژمنی سووریای نوێن و بە سەرپەرشتی ئەحمەد شەرع و گروپەکەی و دەیانەوێت وڵاتەکە دابەش بکەن و لە ڕاستیدا ئیسرائیلیەکان پشتیان بە کورد و دروز بەستووە و ئەوانە وەکو فیتنەیەک بەکاردەهێنن. قسەکانی مەشعەل بە زووی سۆشیال میدیای ناوچەکەی تەنی و کورد و دروزەکان وەکو دژبەرێکی سارد قسەکانیان لێکدایەوە و تووڕەبوون بە تایبەت کە لە کاتی جەنگی ئیسرائیل فەڵەستین کوردەکان هاوکارێکی سەرسەختی خەڵکی غازە بوون و ملیۆنان دۆلاریان بۆ لێقەوماوان ناردووە. سەرکردەی گروپە تونڕەوەکان جیهادی و توند ئاژۆکان لە فەڵەستین، لوبنان و یەمەن و عێراق و سووریا بە جیاوازی مەزهەب و ئایدیا وڵاتەکانیان بەڵام لە کەیسی کووردا هەمویان یەکدەنگ و یەکڕەنگن و هەمیشە تاکید دەکەنەوە کە نابێت کورد داوای مافی خۆی لە فیدراڵیەت و دەوڵەت بکات. فەڵەستینیەکان خۆیان داوای دەوڵەت و کیانی سربەخۆ و بەدەستێنانەوەی زەویە داگیرکراوەکانیان دەکەنەوە و ئاین و ئایدیای ئیسلامیش بەکاردەهێنن وەکو بەرگریەک، بەڵام هەمان ماف بۆ گەورەترین نەتەوەی بێدەوڵەت بەڕەوا نابین و داوای ڕووخاندنت دەکەن. لە کوردستاندا بەکارهێنەرانی تۆڕە کۆمەڵایەتیەکان بوونە دوو بەرەی دژبەیەک. لایەنگری ئیسلامیەکان بە توندی پشتیوانی قسەکانی مەشعەل دەکەن و دەڵێن هەڵەیەک لە قسەکانی دانیە و ئەوەی گوتوێتی مەبەستی دژایەتی ئیسرائیل بووە نەک کورد. بەڵام دژبەرەکان لە کوردستان دەڵێن وانیە و مەبەستەکە ڕوونە کە دژایەتی کوردە نەک حیزبەکانی. لە چەند ساڵی ڕابردووش بزوتنەوە جیهادیەکانی فەڵەستین و ئیخوانی جیهانی بەڕوونی دژ و دژبەری قەزیەی کوردی بوون و بەڕوون و ئاشکرایی دەڵێن نابێت کورد لە تورکیا و سووریا و عێراق و ئێران داوای جیابوونەوە بکەن و داوای جیابوونەوەکەیان کوفر و لە دین دەرچوونە و ئەجەندایەکی ئیسرائیلە. لە کاتێکدا مەشعەل پارساڵ ئەم کاتانە و لا کاتی دەسەڵاتەکەی بەشار ئەسەدی عەلەویدا پشت و پشتیوانی ڕژێمەکە بوو هاواری دەکرد سەرۆک ئەسەد ئەتۆ قەڵایەتی گەورەی بەرخۆدانی فەڵەستینیەکانی، لە هەمان کاتا پشتیوانی ئێرانی و تورک و شیعەکانی عێراقیش بوو. فەڵەستینیەکان لەسەر بنەمای بەرژەوەندی نەتەوەیی بیر دەکەنەوە و هەرکەس و لایەن و نەتەوە و گروپێک ببێتە بەربەز لە بەردەم ئەم بەرژەوەندیە وەکو دوژمنێکی ئیسلام وێنای دەکەن. ئەوان ناتوانن لە جۆلان و قونەیتەرا دژی ئیسرائیلیەکان بجەنگن، بەڵام لە حەسەکە و قامیشلۆ بە ئاشکرا و لەژێر ناوی کوفر و ئیسلام و کچ و ژنی کورد ئەتک دەکەن و سوکایەتی بەتەر مولاشەکانیان دەکەن. دژبەری قسەکانی مەشعەل لە کوردستاندا داوا دەکەن ئەم جارە هیچ هەڵمەتێک لە کوردستاندا بۆ پشتیوانی فەڵەستینیەکان کۆ نەکرێتەوە و ڕێگان نەدرێت ملیۆنان دۆلار لە ژێرناوی هاوکاری لە کوردستان ببرێت بۆ ئەو گروپ و لایەنانەی لە هەموو بارودۆخێکدا دژ و دژبەری کوردن.